کارمەندانی تەندروستی لەو نەخۆشخانانەی کە تایبەتن بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا یاخود لە نەخۆشخانەکانی تر ئەرکێکی گەورەی ئینسانی جێبەجێەکەن. لێرەوە بەڕاستی من سوپاسیانەکەم، دەستیانە گوشم ئەوان جێگەی شانازی ئەمە. بەڕاستی سوپاسێکی بێپەیان و لە ناخی دڵمەوە لە تەواوی دکتۆرە بەڕێزەکان و یاری دەدەری پزیشکەکان و سستەرەکان و پەرستارەکان و تەواوی کارمەندانی تەندروستی بکەم. تەندروستکارانی هێژە ئەو چینەی لە بەرەکانی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا. سوپاس بۆ ماندووبوون و بەردەوامیتان. هیوا و نزای ئێمە پارێزراوی و سەلامەتیتان لەم بارودۆخە ناهۆمانەدا. هەر کەسێک ناخۆشیەک لەسەر موسڵمانێک لا بدا لە دنیا، خوای گەورە ناخۆشێک لە ناخۆشەکانی قیامەت لەسەر ئەو لا دەباتن. ئیتر دەستخۆشی لە کارمەندانی تەندروستی دەکەین و خوای گەورە موفەقیان بکەیەوە. کارمەندانی تەندروستی زۆر هیلا کرد، زۆر ماندوون، شەون و خونیان کەم و جێگەی دەستخۆشی هەڵوێستیان جێگەی تەقدیرە، جێگەی دەستخۆشیە، جێگەی ڕێزە. کارمەندان و تەندروستکارانی گشت نەخۆشخانەکان دەکەین کە مادناسانە لە خزمەتی هاوڵاتیاندا. خۆشەویستیمان بۆ کارمەندانی وەزارەتی تەندروستی، پزیشک و کارمەند و پەرستار و هەروەها کرێکارەکان. گارە پڕبەت و سوپاس کارمەندانی تەندروستی یەکەم. ئەوان لەم ڕۆژگارەیە سەربازی ونن لەژێر مەترسیەکی گەوریان، چونکە بەرکەوتیان لەگەڵ نەخۆش و توشبوو لێکراوانی ئەو نەخۆشیە. هیوادارم خەڵکی ئێمە لەم بارودۆخەیە ڕۆڵی ئەوانی لەبەر چاو بێ. زۆر سوپاسی پزیشکان و کارمەندانی تەندروستی نەخۆشخانەکان دەکەین کە بە بەردەوامی لە خزمەتی هاوڵاتیاندان بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی. ئێمە زۆر سوپاسی کارمەندانی تەندروستی و پزیشکە بەڕێزەکان دەکەین